ئەمانج لەم کارە خۆپارێزیە هەموو کەسێک بتوانێت لە ڕێی ئەم کارەوانێ ئەو لایەنە تەندروستە جێبەجێ بکات تاکو هەمومان پارێزراو بین جگەلەوەی کە لە ناو شاری سلێمانیە ئەم کارە جێبەجێکرێت دواتر لە ناو گەڕەکە جیاوازەکانی شاری سلێمانی ئامانجی ئێمە خۆپارێزی هاوڵاتیانە بەڵام بەداخەوە ئەبینین ڕێژەیەکی زۆر هاوڵاتی بێرەیە تێ ئەپەڕێ و ڕێژەیەکی کەمی ئەم هاوکاریە لە ئێمە وەربگرێت کە لە کاتێکا زۆر زەرورە خۆیان بپارێزن. تقريبا هركشي هنجي 150 چيتكن 120 130 هطاب 140 هطاب 170 چيتكن تقريبا 30,000 كمامي ما تشكري توزيع كرين الكامبا هن الفي كامبي وهن الكبرتو وهن القادية ودش برفي فيروس يجي عالم يجي رقنجة وش ما يجي رقنجة چاری ماها چاردن مخیمه چمش کم دستوی شغلی کرد او جیما نیزینگا 8 موظفه که خیاطی ما تعیین کردن و شوی وقتی دا کماما چید کن هتا نوها تقریبا نیزینگا 40,000 کمامی هاتیه چه کردن اشوان 34,000 هاتینا توزیع کردن او جی وجبه اش بداية دا وجبت هرت مسألة مهمتر وكاغوتي او جي مستوصف بو موقف فەلاح لێرە ئەم شەتڵە ئەم لەم هینەی کاگومێت بەرهەمێنێ بەرهەمێکی جوان بەڕاستی بەرهەمەکەی جوان جا شەتڵ شتێکی خێرایە بەرهەمێکی پاکوتەمیسە بێ مشکیلەیە میکرۆبی نییە وەکو ئەوەن یەکە لە دەرۆدایەنیت شەتڵێکی بێ مشکیلەیە ئەمە بێن لە تا عەرزەکە خۆمان داێنین ئیتر ئەمە زۆر سەریعترە لەوەی کە خۆمان داێنین بڵێن شەڵی بێتەکان سەریعترە بەڵام ئێمە وەکو فەلاح کە وەک فەلاحی پێنجوێن هیچ یارمەتێکی نادرێ ئەو بەرهەمەیشی لە پێنجوێنە هەیە لە هەموو کوردستانە نییە شتلی نێو بەیتەکان خۆی لە دەرەوە وەکو نمونە کاڵک و شووتی ئەوانە بە شت لە ناکرێ بدەنێک داێنن بدەنێک لەگەڵ شتلی بیتەوە بدەنێک تقریبا دەرەنگەشەیە کە حتا چەکەرەیە کە سەرمایە شەوان ساردە زوو چەکەرە ناکە بەڵام بشت لە تۆ ئەمڕۆ دیکردنێ و عەرزە وەکو نمونە بەیانی دووبیانی دەست پێیەکە ژوولێ ئیتر ئەمە تقریبا 10-15 ڕۆژێکی بۆ فەلاح زووتر پێشەخێت